سەرۆکوەزیرانی ئیتالیا هەرێمی کوردستانی بەجێهێشت ئەم سەردانەی کە چەند کاتژمێرێک لە هەرێمی کوردستان مایەوە لەگەڵ سەرۆکی حکوومەت و سەرۆکی وەرێ بوو و ڕاوێژکارانی خۆی لە هەولێر بەسەر کردەوە لەگەڵ نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕۆما زیاتر قسە دەکەین لەبارەی سەردانەکە ڕێزان ساڵح حاقام کاتت باش گرنگی ئەم سەردانەی سەرۆکوەزیرانی ئیتالیا بۆ هەرێمی کوردستان چیەوە پەیوەندەکانی ڕۆما و هەولێر لەچ ئەستێکدا؟ سڵاو لە ئێوەش گرنگیەکەی لەوایە کە ئەمە یەکەمین سەفەرەتی وەکو خۆی ئاماژەی پێکرد کە ئاچێتە دەرەوەی ئەوروپا و یەکەمین سەفەریشێتی کە سەردانی ئەو عەسکەرانەی خۆیانەکات کە لە دەرەوەی وڵات مەشغوڵی مەشق و ڕاهێنانی وڵاتانی وەکو عێراق بە تایبەتی کوردستانن. خۆشحاڵێکی تایبەتی خۆی دەربڕی بەوەی کە ئەم دەقیقەیە هاتوتە هەرێمی کوردستان لە هەمان کاتا کە سەردانی ئەوانەکە بەڵکو سەردانی سەرانی ئێمەشی کردووە وەکو جەنابی سەرۆکی هەرێم و جەنابی سەرۆکوەزیران هەر لە گەیشتنیا جەنابی سەرۆکوەزیران هەروەکو بینیتان پێشوازی لێ کرد و بە گەرمی پێشوازی لێ کرد و دوایی لەگەڵ کۆبوونەوەی هەبوو لەگەڵ جەنابی سەرۆکی هەرێم دوای جەنابی سەرۆکی هەرێم دووبارە دانیشتنێکی تایبەتی کرد لەگەڵ جەنابی سەرۆکوەزیران لە هەردوو لا ئاماژەی بەوە کرد دۆستایەتێکی گەرم لەگەڵ کوردستان دۆستایەتێکی گەرم لەگەڵ میلەتی کورد و هەموو کاتێ پشتیوانی خۆیانی دەربڕی بۆ میلەتی کورد خۆشحاڵ بوو و پێی خۆش بوو لە سەردانەکەیە چای بە کوردستانێکی جوان کەوتووە هیوادارە جارێکیکە بگەڕێتەوە و بە دوور و درێژتر لە کوردستان بێت و باشتر چای بە کوردستان بکەوێ. لەگەڵەوەشە پێی خۆشە داوای ئەوەی کرد کە پەیوەندیەکان دووبارە بتەوتر ببێتەوە خاستن پەیوەندیەکان لە بواری اقتصادی لە بواری زراعی و لە بواری نەوت و غاز و لە هەموو بوارەکانی کە لەگەڵ کوردستان سێ بابەتە باست کرد ئیتالیا چ ئامادەکەیەکە بۆ نردنی کۆمپانیەکانیان بۆ بەرهێنەکانیان بۆ هەرێمی کوردستان لە بواری وزە لە بواری کشت و کاڵ تەمان کابینەکەی جەنابیان حکوومەتی تازای ئیتالیا ئەو قەولەی داوە کە پەرە بە بوارەکانی اقتصادی خۆی بات لەبەرەوە پەلی زیاتر بڵاو ئەکاتەوە بەرە وڵاتانی دەرەوە خاستن ئێستا لەگەڵ ئەو جەنگێک کە لەگەڵ ئۆکراینە و بین ئۆکراینە و رووسیا هەیە ئەوروپا ڕووی تەواوی دەکاتە شەرق لەو کاتەیە ئیتالیا ئەوێ بە کاملی وابزانم ڕوویەکی تایبەتی بکاتە کوردستان هەرێمی کوردستان و عێراق بۆ باس لە فراوانکردنی کونسڵخانەکەیان کرد بەرنامەیان چێ بۆ فراوانکرد مەبەستی چێ لەوە و ئایا لە ڕووی سەهاوکاریەکانی بۆ پێشمەرگە بەرنامەیان هەیە لە 2023 چی بکەن؟ هاوکاریەکانیان لە هەموو بوارەکان نابێ بە تایبەتی دووبارە دووپاتی کردەوە کە پێداگیریەکەن لەسەر ئەو مەشق و ڕاهێنانەی کە هەیە ئێستا لە ئارایەک لەلایەن ئەوانەوە ئەکرێت بە پێشمەرگەکانی ئێمە و بە قوواتی ئێمە و دووبارە دووپاتکردنەوەی ئەوەی کە قونسڵخانەکەیان بەرەی زیاتر پێ بدرێ و بتوانرێت لە قونسڵخانەی ئەوانەوەکو هەموو قونسڵخانەکانی وڵاتە گەورەکانی تر با بڵێن بابەتەکانی خۆیان کە پێویستە و پەیوەستە بە حکوومەتی ئیتالیەوە بەرفراوانتر کرێ. لەبواری نەوت هیچ بەرنامەیەکیانێ وزە و لە بابەتی کشت و کاڵ هیچ کۆمپانیایەکیان و بەرهێنێکیان دێت هەرێمی کوردستان بۆم بابەتە چیان هەیە و کەی دەست بە مەشقەکانی شەکەنەوە؟ ئەوانە هەمووی لە ئایندەیە لە ساڵی تازەیە و لە داهاتوویەکی زۆر نزیکە ئینشاءڵڵا ئەوانە هەمووی بەرچاوەکەوێت. هیچ داوایان کردووە لە سەرۆکی حکوومەتی کوردستان سەردانی یان بە فەرمی سەردانی ڕۆما بکات؟ بەڵێ داوایان لە سەرۆکی هەرێم کرد بە فەرمی سەردان بکە و داوایان لە سەرۆکی حکوومەتی هەرێمیش کرد کە بە فەرمی سەردان بکە. پەیوەندیەکانی ئێمە و ئیتالیا باشن ئایا لە داهاتوو ئەم ڕاوێژکارانە زیاتر دەبنیان کەمتر دەبنەوە و بۆ چەکیش ئایا هیچ داواکاریەکەن لێکرا وەڵامی چی بوو بۆ هاوکاریەکان بۆ پێشمەرگە؟ هاوکاری پێشمەرگە وەکو پێم ئامانجەم پێکردن بەردەوامە بێ بەڵام هیچ لەسەر ئەو باسە وردانە باسێکی تەواوەتی نەکراوە. سپاس.